هاوکارم سەباح ئەنوەر وێنەگری کوردستان 24 کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم سۆران کامەران بووە کە هاوکارمان سۆران کامەران بە سەختی بریندار بوو لێرە لەگەڵیدا باسی ئەو ڕووداواکەین کە چۆن ڕوویدا. سەباح بەخێر بیت و شکر بوون کە سەلامەت بوون. ڕووداوەکە چۆن ڕوویدا؟ تۆ چەندێک لە سۆران دوور بووی لەکوێ بوون ئەو کاتە؟ من و سۆران 2 مەتر بووین بینمان 2 مەتر بۆ 3 مەتر. هەدەفەکە لە ناوڕاست سارەیە درا. ئەو سارەیەش دووتەنیە بوو. پێشمەرگەکانی پارتی ئازادی کوردستان بوون. کەلوپەلیان ما بوو باریان دەکرد. کە باریان دەکرد ئیتر بوونە هەدەف لێدران بە درۆن. کە لێدران من یەکسەر لە لای بووم ئەو کاتە لە بانیستان بوو کامیرەکەم لە قەدیستانەکە کردەوە هاتم تەسویری هەدەفەکە تەسویرکەم کە ئەو شوێنە بۆ حەدەث. سۆرانم نەبینی تر هەموو بەرچاوم هەمووی بۆ خۆڵ و دووکەڵ و ئاگر و هەوا قەتع بوو لەوە نەشۆنە ژۆم لە هیچ نەبوو. ئێستا تەندروستی چۆن نەخۆت؟ وەڵاهی بێتاقەتم زۆر یانی تا ئێستا دەنگی زۆر بوو زەختی لەسەر بوو وای لێ کردی؟ ئەو زەختە ینی زەختی دەنگەکە زۆر تەسیری لێم کرد. دووەم هات کە دووەم کە لێدرا ئیتر تەواو پەکم کەوت کامیرەکە کەوت دەدەسم ئاگام لە خۆم نەما سۆرانشم بزر کرد چمە خوارەوە ئیتر مەسافەیە زۆر دوورکەوتمەوە لەو شوێنە بەس نازانم سۆران چی لات لەو دەقەیە زیریم کرد زانیم لەو قەڵەباڵغیەیدا سۆران لەبین من و ئەو پێشمەرگەکانە ئاوها بوو بریندارەکان زۆر بوون بەڕاستی. منش چوومە ناو چەمێکەوە لەو چەمە خۆم شاردەوە ئیتر هەر چۆنە بێ لاویەکە لێم کەوت کامیرەکەم کەوت هەڵیم گرت سێم لێدرا هەتا خۆمگانە ناو چەمە هەر بەردەوام بوو ینی 3 جار ئەو شوێنەوە لێبوون کرای ئامانج لە ڕێگەی درۆنەوە. باڵێ بزەبت چوومە ناو شیوەکە ئیتر کامیرەکەم دانا و هەر لە جەو بوو ڕیکم کرد خۆمدایە پاڵ ئەو ساترەیە. ئەو کاتە درۆنەکەت بینی یان گوێت لە دەنگی گوێم لە دەنگی بوو. پێشمەرگەکانش تەقیان لە درۆنەکانە کرد زۆر تەقیان لێ کرد بەس سوودی نەبوو هەر بەردەوام بوو نێزگی نازانم دەموشەگی تێگەی یعنی ئەگەڕا بەس بە دوای 1-2 کەسەیە بیبینی و لێرە پێشمەرگەیەکشم لەگەڵا بوو ئەوەتی وەرە دەرتەکەم لە منە شوێنە مەمێنە وتم نا تۆ بڕۆ من ناتوانم بێم پەکم کەوتە کامیرەکەش دێرێ و تۆ بڕۆ من جێبێڵە قەینە من خۆم دوایی خۆم دەربازە. ئەمە شۆ مایکەیە کە بە هاوکارمان سۆران کامەران بۆ پارچەی موشکەکان بە مایکەکەوەی هەروەها خوێنی هاوکارم سۆران کامەران بە مایکەکەشەوەیە. تۆ پێم جلەکانتم بینی پێشەوەی داخڵبی خوێنی پێوەوە هیچی بوو؟ بەڵامە خوێنی سۆران کامەرانە و پێشمەرگەیەکی پارتی ئازادی ئاینە ئەوش هەموو خوێنە هەموو جانم هەموو قەلبم خوێنە. وتیشیان پێشمەرگەیەکیشت چارەسەر کرد؟ لە ناو سیارەی ئیسعافە تووبڵعادیلیمان لەگەڵانە بوو بەڕاستی سایقێک و مساعدێکی لەگەڵا بوو بەڕاستی مساعدەکە زۆر هاوکارمان بوو تەقەیە کرد یعنی 2 مەغزەنی تەواو کرد بەس ڕێگا بکاتەوە دەنگی ئیسعافش سوودی نەبوو یعنی ئەوەنە ڕێگە بۆ قەڵەباڵغ بوو ڕێگە قەڵەباڵغ بوو زۆر نەمەزانی ینی نوە هەبوو تەبریتی داگرسانە ئاگای لە دەرەوە نییە ینی با بڵین چەندی هۆڕنی بۆ لێدا منش زۆر پەشۆکا بوو. ئەو پێشمەرگەیە خێنە زۆر لێ ڕۆی سۆران هەمان شێوە کەوتمەجان لە فافەوە ئیتر بە لە فاف سۆرانم قاچی سۆرانم پێچایەوە باش وتم با خوێنی لێ نەڕوە حتا گەنی هەولێر پێشمەرگەکە ئینجا هەردوو قاچی ئەوە کوڕە شتێنێک هەبوو ناو کارتۆنێکا بوو لەگەڵ لە فافەکانە شتێنی ئەوە قەتعی دەمار و ئەوانە کە خوێن نەڕوە قایم مشین نییە وتم ئەو خوێننەوە الحەمدلله ئەوەڵخوا دوای من فریای ئەو پێشمەرگەیەش کەوتم زۆر وەزعی خراپ بوو بەخوا بە زیاد بێ سۆران کامەرانش بە سەلامەتی شکر کە سەلامەت بوون. بەڵام ئەمەیە پێم بڵیت تۆ پێما بێ مناڵیشت هەیە خێزانداری مناڵت هەیە ئەو کاتی کە بارودۆخەکە زۆر خراپ بوو کە موشک بەران لەسەرتان بوو چه هەستێکت هەبوو؟ بۆت باسەکەم واقعەکە عینە هەر خۆم ما بمەوە لەو چەمە گرتم بەو خۆڵەیە ئاوە نییە لەگەڵ خۆڵەکەی قسەمەک
وتم خوایە بەس بمگەڕێنیتەوە بە ناو ماڵ و مناڵم بە سەلامەتی بەس بگەڕێمەوە خوایە شایەتمانم هێنا چەندجا شایەتمانم هێنا ینی هیوات نەمابوو هیوام نەمابوو هیچ حتا دوای ئەوە کەس دوای پێت بڵێم نیو سەعاتی پێچ و کەس نەبوو بێ دەرمانکە ئەو پێشمەرگەیش ڕۆی تاقتەنیا خۆم مابمەوە لە چەمەکەیە وام لێهات تەواو وتم تەواو پەکم کەوت هیچ هێزمتیان نەما وتم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله وتم تەواوی لێرە من دەرناچم ئەمە ئاخر جارە چەند جاوە ئەو تووشی ئەو حادسانە بوومە ینی بەس وەکو ئەمە نەبووە بە درۆن بکرێتە بان سەرت درۆن زۆر خەتەرە زۆر خەتەرە دوای ئەوە مامۆستا هێ من هات هێ من دەلۆ پامنێری کورسان سواری خۆمان ئەو چۆن زانی کەەوە خۆتان بەسەر زۆران تەلەفۆنی بۆکە ئەلێ فریامکەوە لێ درراین ئەردوو قاچم تەواو کاتە سۆران وای زانیوە قاچی وای لێ هاتوو بۆ وای بە هێمنەوتوە ئاوای وتوبی چکە حەقیەتی ئاگای قاچی بریندار بۆ بریندار بوو لەوەش خۆی چوو بوو یانی بەڕاستی هەموو گیانی هەموو قەلبی هیم بوو خوێن بوو شەدایە بم بەناو زگیا کەوتو بوو قاچی شکا بوو ئیتر کە کردمانە ناو پیکابێکەوە لە پیکابەکەەوە کردمانە ناو ئیسعافێکەوە بەڕاستی ئەوە بڵێم هێ من هات فریامان کەوت کە هێ من هات وتی سەباح واوم ئیشارەتم بۆی کرد چکە دوو کەڵ بوو ئەوە بوو نەمێبینی وتم من سەباحم هاوار مەکرد وتم فریامکەوە هێ من گیان وەڵا بینیمی کە هات لە دوورەوە کە بانگیم کرد هات نەمەتوانی سەرکەوم لەگەڵی ئەمون هەم سا هەدەفە بین وتم ئێوە بڕۆن کاکە من ڕاکەم وتی وەرە سەرکە وتم سەر ناکەوم پەشۆکا بووم ئەموو یەکەم زاوتم ئێوە چێن هاوکاران باسیێوان کرد کە یەکەم جار تۆ بارودۆخێت بەسەر هاتووە کە ئەوانت نەناسی کەسی هاتووە نەتناسی یەکەم سارێ سپین بینی ئیتر ئیشارەتم کرد دوای هاتنە پێشەوە هەرمون ئێوە چێن ڕامە کرد سەر ناکەم لەگەڵتان یعنی دەماغم نەمابوو بەڕاستی مێشکم نەمابوو لە سەوت و بردومانێکی زۆر کرا یەک نییە دوان نییە سیان نییە یعنی ئاگام لە خۆم نەما سەیتەرەم لە دەستدا بەس شایەتمانم هێنا شکر کە سەلامەت بوون ئینشەڵڵا هاوکاریشمان سۆران کامەران بە سەلامەتی لە نەخۆشخانە بێتە دەرەوە سوپاس بۆ خوا کام جارە ڕزگارتان بوو هاوکارم سەباحانوەر و نەگری کوردستان 24 کامڕۆ لەگەڵ هاوکارم سۆران کامەران بوو سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم سپاس بۆ تۆش